بەڕێزان بەردەوامین ئەمڕۆ سعات 4 لە تەلاری هونەر لە شاری سلێمانی مەراسیمی دابەشکردنی خەڵاتی زەرینی بلا بەڕێوە دەچێت. گفتوگۆ دەکەین لەسەر خەڵاتی سیاسی و ڕووناکبیری مامۆستا برای مەحمەد لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد لێر مامۆسای زانکۆ گفتوگۆکەین. دکتۆر سلااو لێبێ. سلااو لە خۆشتان زۆر بەخێراتی سەر زۆر سپاس بۆ جنابتو بۆ کورسات. زۆر سپاس. دکتۆر چۆن لە مامۆستاتێ بکەین؟ مامۆستا برایم ئەحمەد هەڵکەوتەیەکی سەردەمی خۆیەتی، کەسایەتێکی زیندووە بە قەڵەم و بە فکر و بە سیاست و بە ڕۆژنامەنووسی و بە پارێزەری و بە دادوەری و بە هەموو ئەو مێژووی کە ژیانی پڕە تەژیە لە سەرکەوتن لە خۆبەخەتکردن لە فیداکاری بۆ نەتەوەکەی بۆ خەڵقی چەساوە بۆ میلەتەکەی. مێژووی کورد لە سەدەی 20 بەبێ ناوی مامۆستا برای مەحمەد هیچ بوونێکی نییە، یعنی کە باسی مێژووی سەدەی 20 دەکەی بە تایبەتی لە باشووری کوردستانتان نەدەیشەوە ناو ناوبانجی مامۆستا ئەمەندە گەورە و پڕشکۆیە کە هەموو قەڵەم بەدەستێک خوێندەواری ئەو سەردەمە هەموو چین توێژەکان وا بزانم قەرزاری بەرهەمەکانی و گەلاوێژەکەی و ڕۆژنامەنووسیەکەی و دادوەریەکەی و پاڵپشتی چەسانەوەکان و هەموو ئەو کەسانەیە کە ڕۆژێ لە ڕۆژان ئەم وەکو نەتەوە پاڵپشتی کردوون و هەوڵی بۆ داون و ژیانی خۆی بەخت کردووە، چ لە ئاوارەیە، چ لە زیندان، چ لە بەرەنگاربوونەوەی چەسانەوەی دوژمنان و نەحەزان. باشە دکتۆر، یەکێک لەو دروشمانەی کە مامۆستا هەمیشە باسی دەکردەی خەباتی کورد ناچێتە سەرپێ ناکەوێ هەتا باکووری کوردستان ڕزگار نەبێت. ئێستا ئەوە دەبینین ئەو تا لە باکووری کوردستان پرسی ئاشتی هاتوۆتە پێش، ینی تا ڕادەیەک ناوچەکەش لەوە تێگەیشتووە ئەبێ مەسەلەی کورد چارەسەر بکرێت بە تایبەت لە باکووری کوردستانیشەوە. بەڵێ مامۆستا براییم هەمیشە کوردستانی وەک یەک پارچەی پڕجۆش و خرۆش سیر کردووە. ڕزگاربوونی پارچەیەکی ئەبێ هۆکار بێ بۆ ڕزگاربوونی پارچەکانی تر. بێگومان باکووری کوردستان ڕێژێکی زۆر ژماکی زۆر کوردی دڵسۆز و چالاک و خەباژێری تایە. مێژووی چەسانەوەی ئەوان لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە دەست پێکات، چەندین جا جینۆساید کراون، قەدەغە کراوە زمانیان نووسینیان بە هەموو شێوەیەک لێ قەدەغە کراوە. دوای ئەوەی کە ئەم ڕابوون و هەڵسانەوە لە باشوور ڕوویداوە پێویستە کاریگەری لەسەر ئەوان هەبوو بووشێتی. لەبەرەوە ڕزگاربوونی ئەوێ دەواازێکی گەورەیە بۆ ڕزگاربوون و بۆ یەکبوونەوەی کوردستانی گەورە. بیرمانەچێ لە هەموو پارچەیەکە هەموو سەرکەوتنێک ئاماژەیە بۆ سەرکەوتنیشی تر. مامۆستا برایم هەمیشە دوژمنەکانی وەکو یەک سیر کردووە. دوژمنەکانی کە کوردستانیان دابش کردووە هەمویان یەک خواستیان هەبووە. زۆر جار لە هەموو شتە ناکۆکانی خۆیانە لەسەرەوە کۆک بوون کە دژی مەرام و خواستەکانی کورد بن. بۆیە ئەمانە بەرنمەیان بوو کە کورد بتوێنەوە، کورد زمانی نەمێنێ، کللتوری نەمێنێ، بە هەموو شێوەیەک ئەتوانین بڵین هەژمونی خۆیان بەسەر کووردا دابش بکەن. بۆیە ئەو بزوتنەوە ڕزگاری خوازانی کە لەم پارچانەی کوردستانە لە باکوور لە باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا بووە، ئەمانە دڵی دوژمنی ڕاستەکانەوە، بۆیە ئەمانە هەمیشە مەترسی بوون. بۆیە ئێستا ئەو خۆشببختانە ئەو ئاواتەی مامۆستا برایمی ئینشەڵا دێتە دی و هەستەکەین کە ئێستا دەواازەیەکی خێر لەوێ کراوەتەوە. ئومێت هەیە کە ئێستاش ئەمڕۆ کۆنگرێکی گەورە هەیە نەتەوەی کە هەموو بەشەکانی کوردستان تیا بەشدارن. ئەمەش ئومێدی خێرە، ئینشەڵا بە خێرە گەڕێ بۆ هەموو میلەتی کورد و جارێکتر ئەو نەهامەتیانە بێ بەڕابردوو. زۆر باشە. مامۆستا دەبینین لە ژیانی مامۆستا برای مەحمەددا ینی زۆر بواری خەباتی تاقی کردوتەوە گرتوێتێ بەر، ینی بۆ نمونە لە خەباتی پارێزەریەوە دەست پێ دەکات، لە خەباتی سیاسیەوە دەست پێ دەکات، دەچێتە وەکو ڕۆژنامەنووسێک، وەکو نووسەرێک، وەکو شاعیرێک دەردەکەوێت. بە بڕوای تۆ ینی بۆچی لە هەر وێستگەیەک لە وێزگەکانی خەبات ئەم هەوڵی داوە جێپەنجەی دیار بێ، جێدەستی دیار بێ؟ بڵێ ئەبێ ئەومان بیر نەچێ مامۆستا برای مەحمەد لە ژینگەیەک و کۆمەڵگایەکی دواکەوتووی دوای جەنگی یەکەمی جیهانی هاتوۆتە دنیاوە. لەو بوارانە ئەم میلەتە پێویستی بە هەموو کەناڵێ بۆ کە وشاری کاتەوە.
کەناڵەکان زۆرن خەڵکی بلیمەت هەمیشە بە یەک ئاراستە ناوەستێ پێویستی بەوە هەیە لە هەموو بوارەکانە دەست پێ بکات بۆ ئەوەی بتوانێت چەمچی شتێک بگرێت کە سوودی میلەتەکەی تیاابێ بۆیە خۆی وتەنی ناچار بووە جارێ پێش هەموو شتێک ئەم پێویستی بەوە بە خولای ئەوەی هەبووە کە بێ کۆڵێجی یاسا تەواو بکات بۆی کە بێ بە پارێزەرێک داکۆچی لە چەو ساوەکان بکات دووهەم خەمێکی گەورەی ئەوە بۆ کە ڕۆژنامە نووسی کوردی ئەو بۆشایی کە تیا بووە پێش گۆڤاری گەلاوێژ ئەو مەرامەت زۆر گەورەیە کە سێری گەلایەش پێی لە ماوەی 10 ساڵات چی کردووە یعنی ئەمە قوتابخانێکی گەورەی دروست کردووە ئەمە کە مەرامی ئەو بۆ خواستی ئەو بووە دووهەم زیندووکردنەوەی زمانی کوردی ئەو کوردی ڕەوان و جوانەی کە ئەو پێی نووسیوەکە لە سەرەتای یەکەم ژمارەی گۆڤاری گەلایەژە باسیەکە هەموو ئەو خواستانەی کە پێویستی بۆ ئەبێ ئەو بوارە ئیشی تیا بکە لێرەوە ئەم بێت سەر ئامەد بێ سەرمەشق بێ بۆی خەڵقانی تر دوای بکەون کەواتە یەک لایەن بۆ ئەو بارودۆخەی ئەو سای کوردستان و هەتا ئێستاش باش بەس نییە تۆ بێ لە هەموو لایەکەەوە هۆڵبی بۆی بتوانانی ئەو میلەتە ڕاچەنینی و هەستی پێ بکەیت کە تەنها ئەو چۆساوەنیە چۆن لەو ئەڵلقەی دیلێ نەجاتێ بێت چۆن ڕزگارێ بێت بە شعر بە ڕۆمان بە ڕۆژنامە نووسی بە حزوری خۆی لە پارتە سیاسەکانە و هەروەها بەردەوامی لە ژیان هەتا کۆتاییەکانی تەمەنی دەستی لە ڕۆژنامە نووسی هەڵ نەگەن بینی کە لە تاراوگەشت چریکەی کوردستانی دەرکردووە کە ئەو وەختە ڕژێمی بەعسی فاشی لە ئەو پەڕی دەسەڵات و با بڵێن خۆ بە زلزانی نابووە بەڵام ئەم تەحەدای کردووە لە زۆر وێزگا هەستی بەوە کردووە کە خەباتی وشابێ پێش خەباتی چەکداری بکەوێت لە هەندێک مەجای ترە هەردووشان بەیەکەوە شان بەشانی یەک بن بەڵام نابێت وابێ کە هزر فکر دوای چەک بکەوێت ئەمە ئەو بۆچوونی ئەو بوو بەڕاستی دروستە ینی دایما گەر سەرکردایەکی ژیر وریات هەبێ ئەتوانێت دایمە خۆی ڕوودا دروست بکە مامۆسابرێمە شەکەل و کەسانە خۆی لە هامەتی و لە ڕۆژ تەنگەشەکانە ڕوودای دروزە حەدەسی دروزە کرد چێل بەبیری ئەوایە لە ئەزمەیەکی ناقۆڵایی نالەباری سەرەتای شەڕی جیهانی دووهەمە بیل لە گۆڤارێکی بکاتەوە بیبا بۆ مرکزێکی گەورەیەک و بەغا لە سنتەرێکە لە بەغدای پایتەختە کە ئەم هەم ڕۆژنامەی تایە لێرەوە بیسەلمێنێ کە زمانی کوردی گۆڤارێکە شان بەشانی گۆڤارەکانی مصری و لوبنانی و عێراقی و هەموو ئەمانە لێش پەیوەندێکی تون و تۆڵ لەگەڵ هەموو بیرە جیاوازەکانە بکە ئازادی ڕۆژنامە نووسی لای ئەوە بوو کە لە ناو گۆڤارێکە بتوانێت بیری جیاجا کۆ بکاتەوە نەک هەریەکەی بیری بۆ ئەوی کە مەجای مشتومڕ لە بەنووسین هەبێ هەیوار دایمە لەسەر زمانی نووسینە لەسەر قسەکردنە بۆی پێشۆی ئێمە بگەینە دەستەوی خەو چەک پێویستە دیالۆگ بکەین بەڕاستی توانیوێتی دیالۆگێکی زۆر شارستانیانە لە ناو لاپەڕی گۆڤارەکە بکات بۆی ئەو گۆڤارە تا ئەمڕۆ بە نەمری ماوەتەوە و ئەگەر هەر لاپەڕێکی هەڵیتەوە هەستەکەی بۆ ئەمڕۆ نووسراوە داواکاریەک بوونی کورد داواکردنی زیندووکردنەوەی کللتوری کوردی بەرزڕاگرتنی زمانی کوردی چەسپاندنی زمانی کوردی و بەگژاچوونەوەی ئەوەی کە زمانی کوردی تەنها زمانی سۆز و شعرە نەخێر زمانی پەخشانە زمانی زانستە ئەمە بە عەقلێکی گەورە ئەکرێ بە خەڵکێک کە بتوانێت بەرنامەیەکی درێژخایانی هەبێ شتێک بکە کە نەمر بێ ئەو کەسانە کە خەڵقی سەرکردن خەڵقی وریا و بلیمەتی ناو میلەتەکەی خۆیانن هەمیشە بۆ ئایندێکی دوورە ڕوانن بۆ ڕئیش ناکەن ئەزانن کە ڕۆژێک دێ ئەو بەرهەمە ئەمێنێتەوە قسەیەکە ئەڵێ دایمە قسایکی بۆ ئاسمان بەڵام نووسین لە ئەزامێنێتەوە بۆیە ئێستا ئەو گۆڤاروشتە هەر بە نەمری ماوەتەوە و ناوی مامۆسا هەر گەورەی و هەر مەزنە باشە مامۆسا خەڵاتێک ساڵانەمانێ بە ناوی خەڵاتی بلە چەندە گرنگە ئەم خەڵاتە بەردەوامی ئەم خەڵاتە گرنگی ئەم خەڵاتە و بەسەرکرد یعنی تایبەتمەندیەکشیە ئەم خەڵاتە ئەوەیە کە پێیوەست نییە بە ناوچەیەکەوە بە شارێکەوە بە تەنانەت پارچەیەکی کوردستانەوە تەنانەت بە نەتەوەیەکەوە کە بۆ نمونە خەڵاتەکە هەر کورد وەری بگرێ ئەم تەنەوعە ئەم هەمە ڕەنگی و هەمە چەشنیە لە خەڵاتەکەدا چەندە گرنگە ڕاستیەکەی ئەمە بیرۆکێکی زۆر مەزن و گەورەیە ئەمە ئەوە ئاواتێکی گەورەی مامۆستا دێنێتە دی کە بتوانن ئەم خەڵاتی زێڕینە کە ساڵانە دابەژەکرێ وەکو جەنابەت بەدوتێ بە بێجیاوازی لە بەشەکانی کوردستان تەنان لە نەتەوەکانی تریش
ئەوانەی کە ڕۆژە ڕۆژان خزمەتی ئەم میلەتیان کردووە لە ڕۆژگارێکا کە کورد زۆر با بڵێن ژێدەستە بووە نووزەی نەبووە خەڵقێک هاتوون داکوچیان لەم کردو ئەمڕۆ ئەوانە بەسەرەکرێتەوە لە زۆر ڕۆ ئەمە زۆر گەورەیەم خەڵاتە جارێ وەفایەکی کورد دەرەخات بەرامبەر ئەو خەڵقانەی کە وەکوتم ڕۆژە لە ڕۆژان خزمەتی میلەتیان کردووە دووەم ئەو خەڵک تێکۆشەرە گومناوانەی کە ئەتوان بڵێم شەهیدیان داوە قوربانیان داوە زۆر زۆر ماندوو بوون بەدەست ڕۆزگاری سەختەوە ئێستا ئەمڕۆ حەقی ئەوەیە بەسەریان بکەیت و خەڵک بیان ناسێنەوەیەکی ئەمڕۆ بەدی ئەکرێ بۆ یم خەڵاتەوە زۆر کەسە ناسێ ئەمانە چێ لەم شۆرە سوارانە ڕۆژە لە ڕۆژان بۆم کورت تێکەشتون با ئێمەش حەقی خۆیان بینێ ئەمە هەنگاوە هەنگاوی زۆر پیرۆزە و ئومێ دەکرێت ئیشەڵا بە هیمەتی نەوەکانی مامۆستا ئەمە هەر بەردەوام مەبێت و ساڵانە خۆشببختانە ئەم خەڵقە ومێدەیە خەڵکی تیش چاو لەمە بکات ینی لایەنەکانی تش خۆ بن ڕێز لە هەموو ئەو کەسانە بگرن کە لە بوارە جیاجەکانە خاڵشی گرنگکە لەم خەڵاتە بە یەک لایەنەوە نەوەستاوە مەسە لە فەرمانبەریشتی دڵسۆزە با بڵێن مێژنووسێکە یان شاعیرێکە تەنانەت کەسێکە کە مناڵی شەهیدێکە کەسێکە ئەمانە هەموو خەڵقن هەرێکەی بە پێی ئاست و توانای خۆی قوربانی داوە لەبەرەوە بە یەک ئاراستە نەڕشتووە ئەم با بڵێن هەمە ڕەنجیە لە دابشکردنی خەڵاتەکە خۆی لە خۆی شتێکی گەورەیە و حەقی دەستخۆشی هەیە و بەڕاستی جێی فەخر و شانازیە بۆ هەموو تاچیشی کورد زۆر باشە مامۆستا ئەوانەی مامۆسایان ناسیوە لە نزیکەوە لە هاوسەردەمیەوە بوونیان لە قۆناغەکاندا بینیویانە گفتوگیان لەگەڵدا کردووە دەڵێن مامۆسا هۆشیارێکی بێوێنەی فرەتچەشنی هەبووە کە لەگەڵیدا دانیشتی تۆ لە ژیاندا دانیشتی بەری نەکەوتووی بەڵێ چەند جارێک دوای ئەوەی کە دوای ساڵی 92 هاتەوە سلەیمانی چەند جارێک لەگەڵا دانیشتوم وە پێشتریش لە بەغدا چەند جارێک بەو ئەو شەرەفم پێ بڕاکە لەگەڵ دانیشتم و گفتوگۆ بکەم بەڕاستی لە دانیشتن و گفتوگۆی ئەو کەسایەتیە قەت تێر نەبوو چونکە لە هەموو بابەتێک جارێ ئەو کوردە ڕەوانەی کە قسەی پێکرد هەستە دەکرد تۆ زمانێکی ئەوەندە زیندوو باڵاتەیە کە ئەم کەسایەتی قسەی پێکە لە هەموو بابەتێکە بە تایبەتی بابەتی ئەدەبی و سیاسی ئەمانە بۆچوونی خۆی هەبوو بۆچوونەکانی دروست بوون ڕەنگە یەکێک لەو شتانی کە دایمە ئەو پێشبینی زۆر ڕووداویە کرد کە ڕەنگە لای زۆر سیاسەکانی تر ئەو حاڵاتە نەبوو بێ هەروەها لە ئاکاری خۆیان لە ئاکاری خۆیان کەسێکی سادە و زۆر زۆر با بڵێن خاکەڕا و ئینسانێ بوو کە هەست دەکرد ینی چەند لە فکر و با بڵێن دید و بۆ چوونا گەورەیە بەڵام لە ئاکاری خۆی ئەمەندە سادە خۆی نیشانەدا لەگەڵ هەموو کەسێکە وەکو یەک هەڵسوکەوتیە کرد ئەمە خۆی لە خۆیان ئاکاری خەڵکە گەورەکانە ئەوەی کە خۆی زۆر زۆر گەورەیە لای هەموو کەسێ بەڵام لەگەڵەوەشە کە ئەیناسیت هەستەکەی تۆ لەگەڵ خەڵکێکی وەکو زۆر بەسادەیا دەرەکەوێت ئەمە ینی نمونەیەکی کەمە لەم کەسانە بەڕاستی ئەمە مجارێ هەستە دەکرد کە تۆ بێیت لەگەڵ دانیشی کە دوای گرتکۆتەوە تۆ کەسێکی تری یعنی کۆمەڵێک معریفە و زانیاری تری پێدای کە هەستە دەکرد تۆ بووی بە ئینسانێکی تر کۆمەڵشتە دووەرگرتووە کە سەرسامی پێی باڵسوکەوتی بە ئەکاری بە قسەی بە گفتوگۆی بەم دانیشتانە ئینسان هەستی بکرد بڵێم زۆر خۆی بە شتێکی گەورە بزانێ زۆر بەڕێز دکتۆر محەممەد لێر مامۆسای زانکۆ سپاس دەکەم دکتۆر دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە بۆ بەژاریشتان ساغ بێ زۆر سپاس زۆر زۆر سپاس دوای ساغ و سەلامەتی بۆ خوازین خۆشەویستان وە بیرتان دێنمەوە ئەمڕۆ ساعت 4 لە تەلاری هونەر لە شاری سلێمانی مەراسیمی دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلە دابش بەڕێوە دەچێت خەڵاتەکان دابەشەکرێت بە هیوایەوەی کات دەرفەتی هەیە توانێت لەوێ ئامادە بێت بارمەتی ئەو کاران بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆشخواتان لەگەڵ دکتۆر گیان دەست